بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 74 بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان، گەشتونێک کۆمەڵێک بابەتی گرنگ و هەنووکەی و پەیوەست بە ژیانی کۆمەڵاتی ئێمە لە ئەڵقەی ڕابردووە لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر هاتینە سەر ئەوەی کە ئەو چەمکانێک کە لە بەرنامەی ڕابردووە باسمان کرد، ئەوەی کە پەیوەندی بە خێزان و تیرە و گەل و ڕێکخراوی مەدەنی و هەروەها حیزبی سیاسی و کۆمەڵگا و مرۆڤایەتیەوە هەیە. دوجار دیدی ئالمانیمان تێپەڕان و هەروەها هاتینە سەرەوەی کە بابزانین تێڕوانینی ئیسلام بۆ ئەم چەمکانە چییە. مامۆستا جارێک کە بەخێر بێت، سوپاس دەکەین. زۆر سوپاس کاک پەیوەندی، ئێوەش بەخێر بێن یاخوا. مامۆستا ڕاستەوخۆ چمە سەر ئەوەی کە پەیوەستە بە مەسایلی خێزانەوە لە خاڵی هاتووە لە بابەتەکەیە. جەنابەت ئاوا نووسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕایگەیاندووە کە ئافرەت چ کچ چ بێوەژن دروست نییە بەبێ ڕەزامەندی بەشوو بدرێ. مەسەلەی ڕەزامەندی لەوانەیە ئێستا خەڵک بڵێ دەی هەمووی پرسی پێ ئەکرێ، یاخود هۆکار هەیە مامۆستا ئێستا لەوانەیە بەر لەوەی کە دایک و باوکەکە داوای ڕەزامەندی بکەن، هۆکاری پەیوەندیکردن ئێساوە ئاسان بووە، لەوانەیە ینی خۆی یەکلایبوو بێتەوە لەسەر شتەکە یاخود ڕەزامەندی بە جۆرە لە جۆرەکان یابێت. بەڵام ئەم مەوزوعی پرسکردنەش مامۆستا هەر دیسان بۆ بە مەسەلەیەکی ڕۆتین بە بۆ توندی تۆ لە نێوانی ئەوەیە کە ئافرەتەکە بۆ خۆی سەربەخۆ بڕیار نەدا و لێوانی ئەوەشە کە دایک و باوکیش هەندێک جار مصر نەبن لەسەر ئەوەی کە بڵێن مادام بەخۆمان بە دڵمانە ڕێی ئەو هیچ گرفتێک نییە یاخود هیچ مشکلێک نییە، هەیە حسابی بۆ ناکەن. لە نێوانی ئەم دوانەیە مەسەلەن ڕێڕاستەکە چییە؟ الحمد لله رب العالمين وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. کاک پەیوەند لە هەمیشە حەق لە نێوان تێپەڕاندن و کورتهێناندایە و زانایان لەو بارە بنچینەیەکیان داناوە دەڵێن کیلا طەرەفەی ئەمری مەذموومون، هەردوو لایەکەی هەر کارێک سەرزەنشت کراون، چ تێپەڕێنی چ بەجێ بمێنی. ئەوە کە ئافرەت بۆ خۆی خودسەری بەبێ گەڕانەوە بۆ لای باب و دایکی یا براو خزم و کەسی ڕەزامەندی دەربڕێ بۆ هاوسەرگیری، ئەوە بێگومان تێپەڕاندنە لە ممارەسەکردنی مافێکدا کە شەرع پێیداوە، ئەویش ئەوە ڕازی بێ خۆی. و ئەوە کە باب و دایکیشی ئەو مافەی لێزەوت کەن و بیانەوێ بیدەن بە کەسێک کە ئەوان پێیان چاکە، ئەوان پێیان خۆشە، بەڵام ئافرەتەکە ڕازی نییە، ئەوەش بە تەکید کورتهێنانە لایەن باب و دایکیەوە، ئەوی دیکەش تێپەڕاندن لایەن خۆیەوە. شەریعەت خەتی نێوەڕاستی گرتووە. خەتی نێوەڕاست ئەوەیە کە ئافرەتەکە مافی خۆی هەیە، ئافرەتەکە بە تایبەتی ئەگەر کچ بێت مافی خۆیەتی، ئەڵبەتە بێوەژن مافی زیاترە، دەستکراوەترە، وەکو حەدیثەکەی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لا تنكح البكر حتى تستأذن والأيم أحق بنفسها. کەس مارە ناکرێت تاکو مۆڵەتی لێ وەرنەگیرێ، واتە ڕەزامەندی دەرنەبڕێ. لە ڕیواتێک دەهاتووە ئیذنها صیماتها و مۆڵەتدانەکەشی بێدەنجەکەیەتی، ڕەنگە شەرم کە بەزار بڵێ بەڵێ، بەڵام کە بێدەنگ بوو هەرای نەکرد و نیشانەیەک نەبوو کە ناڕازیە، مانە دیارە ڕازیە، بەڵام بێوەژن شایستەترە بە مافی خۆی، ئەو چونکە ئەزمموی هەیە و لە بە هەڵەداچوون دوورترە. ئەم خەتی نێوەڕاستە کە ئافرەت دەبێ مافی پێ بدرێ و بەبێ ڕەزامەندی خۆی بەشوو نەدرێ، ئەوە لەو لاشەوە ئەو ئافرەتە نابێت لەو مافەیدا تێپەڕێنیش حساب و باب و داک و خزم و کەسی نەکە. ئەمە
هەم بەرژەوەندی ئافرەتەکەی تێدایە بە پلەی یەکەم و بەرژەوەندی سومعە و حەیای خێزانەکەشی تێدا بابودایکیشی و بەرژەوەندی کۆمەلگاشی تێدایە. بۆچی؟ ئافرەتێک کە ئەوە سوکەڵە و زەنگەڵە خۆی بە شوو دەدا لە ڕاستیدا لای تەڕەفی بەرامبەریش کە دەیهێنێ بەو چاوە تەماشای ناکە. ئەوە لەکوێ کە کۆمەڵە پیا و ڕیسپی و خەڵک کۆ بکاتەوە بچن تەکلیف بکەن و ئەمجا تەکلیف لە بابودایکی بکەن مەجلیس بگیرێ و قسە بکرێ. ئەوە لەکوێ کە لە لاکۆڵانێکی بگەنە یەکدی و وەگەڵی کەوێیە مەسەلەن دەیجا دوای بابودایکی ناچارکە بە تەکید لە چاوی مێردەکەشیدا حیا و حورمەتەی ناوێ. خۆ ئەو شتانە کاک پەیوەند بەداخەوە خەڵک عاتیفیانە و سۆزدارانە تەماشا ئەو شتانە دەکەن. ئەگەر نا وەکو من لە کتێبی ئافرەت و خێزان لە سای شەریعەتدا باسم کردووە کە بەڕاستی لە هەموو ئەو بوارانەدا پێم خۆشە بینەران و بیسەرانی بەڕێز بگەڕنەوە بۆ ئەو کتێبە کە مەوسوعەیەکە لە باری کەسێتیەوە نووسیومە 1000 لاپەڕ زیاترە. لەوێدا باسم کردووە کە هەموو ئەو شتانەی کە ئەگە بە سۆزدارانە تەماشایان نەکرێ بەرژەوەندی ئافرەتەکەیان پێشێت تێدایە. ئەم جا دوای بەرژەوەندی بابودایکیشی و بەرژەوەندی خزم و کەسیشی و بەرژەوەندی کۆمەلگاش. جا لەوێدا من شتێکم جێراوەتەوە کە محەممەد سەعید ڕەمەضان بوڵتی بەڕەحمەت بێ لە کتێبێکی خۆیدا هێناوێتی المرأة بين لطائف التشريع الرباني والطغيان المادي. کتێبێکی هەیە لەو بارەوە دەڵێ خزمێکمان ئافرەتێکی ڕۆژئاوایی هێنابوو. ئەو ئافرەتە ڕۆژئاواییە ئەگەر بەریتانی بووە ئەگەر ئەڵمانی بووە فەڕەنسی بووە پێکەوە لەگەڵ هاوسەرەکەی هاتبوونەوە بۆ سووریا دێنەوە بۆ دیمەشق. دوای مەسەلەیەکی هاوسەرگیری دەبێ بۆ داخوازی و داواکردن ئەو مێردەش لەگەڵ ئافرەتەکەی دەڵێ با بچینەوە شتێکی وا خزمێکمان ژندێنە با بچین بۆ مەجلیسە کە دەچن تەماشا دەکەن هەموو قەڵەباڵغی و ئافرەتەکە دەپرسی دەڵەوە چییە؟ دەڵێ وڵاوە ئەم شەو هاتووین داخوازی ئەو ئافرەتە دەکەین بۆ ئەوە دەڵێ هەموو بۆ کۆبنەوە دەڵێ بەڵێ سەری دەباتە من پێ دەڵێ لای کەس مەڵێ من ئەو ژنم ئاوا هێناوە حەیام دەچێ ئەوە حورمەتە بۆ ئافرەت. ئەو هەموو خەڵکە کۆ بێتەوە تەکلیف دەکەن لەو ماڵە کە ئەو کچە بدەن بەو پیاوە. ئەوە حورمەتی ئافرەتی تێدایە. ئەوەی من پێکەوە کردومان باسی مەکرد نەحەیام دەچێ لێرە کاکی خۆ خەڵک سادەیە خەڵک سەرکێڵە بە تایبەتی ئافرەت خوا وای خوڵخاندووە زووتر کار تێکراو دەبێ بە باری خێریدا بە باری شەڕیشدا. یعنی ئافرەت دڵی نەرمترە عەتف و سۆز بەسەری دازاڵە هیچ گومانی تێدا نییەوە. بۆ چونکە ئەو ئەرکانەی کە بە زگماک بۆ ئافرەت دانراون ئەرکی تۆلدار بوون حامل بوون دووگیان بوون ئافرەت دەتوانێت ئەرکی منداڵ بە خێوکردن و شیر پێدانی ئەوانە ئەو ئەرکانە بە فیتڕەت بە زگماک خوا بە ئافرەتی سپاردوون. ئەو ئەرکانە زیاتر پێویستیان بە عەتف و سۆز و حەنان دەکات نەک عەقڵ و مەنتیق. ئەو ئەرکانەی بە زگماک بە پیاو سپێردراون ڕوبەڕووبوون لەگەڵ سەرما و گەرما لەگەڵ کێشە و بێشە لەگەڵ کاری قورس و ئەوانە پێویستیان بە زبری دەکات پێویست بە عەقڵ و مەنتیق دەکات جەستەیەکی زبر بەڵام ئەوەی کە پێویستیان بە جەستەیەکی ناسک هەستێکی ناسک عەتف و سۆز و حەنان دەکات. جا ئافرەت بە باری خێر و بە باری شەڕدا زووتر کار تێکراو دەبێت. یعنی گەنجێک دەگاتە ئافرەتێک دەڵێ بۆ تۆ هەرسو تاوم هەر نەماوە ئەوە خەریکم دەمرم لە تاوانت. ئافرەت زوو کار تێکراو دەڵێ ڕەنگە ڕاستکە لێ گیانەکەم دەڵێ ڕەنگە ڕاستکە وابێت کە من شتی وام زۆر دێتە لا تەوان ساختە چی وا هەبوو چەند کچی وا هەڵخەڵەتاندەوە دوایەوە کە لەگەڵی دەسی دەگاتێ بە حەڕامی لەگەڵی ڕادەبوێرێ دەڵێ دێ باشە تو قەرار نەدا دێ هاوسەرگیری کە دڵ هاوسەرگیری ئەگەر هاوسەرگیری کەم لەگەڵ ئافرەتیش بە حورمەت دەیکەم. ئافرەت زوو هەڵدەخەڵەتێ بۆیە شەریعەت دایناوە بۆ پیاو وان نییە کوڕ پیاو بۆی هەیە مەسەڵەن هاوسەرگیری بکە بابودایکیشی ئەوە نەبێ ئەلبەتە ئەویش ئەگەر بابودایکی ببن باشتر بەڵام مەرج نییە بەڵام بۆ ئافرەت مەرجە بۆ شەریعەت مڕاعاتی ئافرەتەکەی کردووە ڕەچاوی ئافرەتەکەی کردووە کە کەسی هەڵی نەخەڵەتێنێ کڵاوی لەسەر من دوای پولێکی پێوە بنێ. بەڵێ مامۆستا
هەر پەیوەست بەم مەسەلەی نیکاح و عەقد و هەروەها مارە بەڕین و زەواجکردنە. مامۆستا دیاردەیەکی تر هەیە، ئەویش ئەوەیە کە زۆر جار مافی ئافرەتەکەی تیا فەوتێ، ئەویش ئەوەیە کە ڕەنگە ئافرەتەکە کەسێک کە دێتە داوای بەدڵی بێ، دایک و باوکەکەش بەدڵی بێ، بەس جاری وایە تەجاوەزی خێزانەکەی خۆیەکە بێ، ئامۆزا بەدڵی بێ، پورزا بەدڵی بێ، جاری وایە یەک تیرە و گەلێکە بێ بەدڵی بێ، ئەنجا توانێت ئەم زەواجە بکە. لە دایک و باوک و برا و خوشک و کەسە نزیکەکانی خۆشی ناوەستێ، ئەبێ هاچی لەو بنەماڵەیە هەمویان دانی خێر بنێن پێیە، ئەنجا توانێت زەواج بکە. ئەمەش خەدر نییە، ئەمە هیچ نییە، ئەمە عەشیرەتیە، شەریعەتی نییە. جا من زۆر جار بۆ خۆشی دەڵێم عەشیرەت و شەریعەت پیتەکانی بەقەد یەکن، پاش و پێش کراون. جا دەڵێم عەشیرەت دەبێ بیخێ سەر بناغی شەریعەت، ئەمجا بە کەڵک دێ. هەرچی لە عەشیرەتدا زیاد دەکرێت جیا لە شەریعەت بەدەر، هەمووی ماڵی قەڵب و سەر بە خاوەنیەتی. ئەمە شتێکی عەشیرەتیە. ئەگەر ناوکو شەریعەت باب و بابیش دیارە مەشوەرت ڕاوێژ دەکات لەگەڵ دایکی ئەو کچە، هەر تەنیا باب. ئەم جا دیارە ئەگەر باب ڕاوێژ دەکات بە برایەکانی ئەو کچەش یا بە برایەکانی خۆی بۆ خۆی دەزانێت. بەڵام ئەوەی قسەی بەدەستە وەلی ئەمر بابە، لە دوای باب ئەمجا برایە، ئەمجا مامە، شەریعەت دیاری کردوون. ئەمما بڵێ هەمویان ئەمە خۆ بە تەمانین سەرۆک هەڵبژێرین، هەتا ئیجماعی لەسەر بێ، سەرۆکیش کە هەڵدەبژێری ئیجماعی ناوێت، ڕای زۆری نەیدەوێت. نەخێر لەوە شتێکی شەرعی نییە. هەڵبەتە باشتر باشەوە ئەگەر بگونجێ، بەڵام ئەگەر یەکێک ئامۆزایەک، پورزایەک، خاڵۆزایەک، مامێک، کەسێک عاسێ بوو لە بەرەوەی کە تەماعی لە کچەکەدا هەیە بۆ کوڕێکی خۆی یا بۆ خۆی لیان عاسێ بوو، ئایا دەبێت ئەتیباری پێ بکرێن؟ نەخێر، قسە بەدەست بابە. تا باب لێ بێ کەسی دیکە مافی قسەی نییە. مەوزوعێکی تر هەیە بە فرسەت ێزانم، مادام باس لە خێزان و واروها باس لە نیکاحە. مامۆستا نیکاحێکی تر هەیە، نیکاحێکی سڕیە، وەلی ئەمریتیانیە و ینی وەلی ئەمرتیا غایبە بە کوردەکەی، ئەوش پێڵن مسیار. مامۆستا ینی ئەم نیکاحەش ئێستا هەیە، بە بۆ چوونی تۆ ئەم نیکاحە چییە و ڕای جەنابەت چییە سەبارەت بەم نیکاحە؟ ئەمەیان تۆزێک قسەی دەوێت، بەڵام جارێ دەبێت پێشم پێناسەکەت بۆ ڕاستکەمەوە. نیکاحی میسیار نە سیڕیە و نەباشەکە وەلی ئەمری نەبێت، وان نییە. بەس مامۆستا کە ئێستا هەیە من بۆت باسی ئەوە دەکەم، ئەوەی کە لە کتێبەکاندا باسی نیکاحی میسیار دەکرێت، جارێ ئەسڵەن لەسەر بێژەکەی لەفزەکە لەکوێوە هاتووە. زانایان هەندێکیان دەڵێن لە وشەی سەیرەوە هاتووە، ڕۆیشتن بەڕێوە. هەندێکی دەڵێن میسیار ناوی ناوچەیەکە لە عەرەبستانی سعودی، ناوی شوێنەکە لەوێ، چونکە یەکەم جار ئەو جۆرە هاوسەرگیرە لەوێوە داکەوتووە. ئەویش زانایەک بە ناوی فەهدل چێ، هەر وشەی فەهدەکەم لە یادماوە، تەماشای کرد و ئافرەتی بە تەمەن زۆرن لەوێ، کچ قەیرە کچ ماونەوە. ئەوانە کەسی ئامادە نییە بێنێ مەسە هاوسەرگیری لەگەڵ ئەو کچە بکە، کچێکی کەم تەمەتر دێنێ، بۆیە مەگەر هاوسەرگیری دووەم و سێەم شانسی هەبێ. ئیدی هەڵسا ئەمەی ئەوە کرد کە ئەو ئافرەتە ئەغڵب وە مەسە متەمەکینیش بوون، بە تواناش بوون، پێویستی بەوە نەبوو مێردەکەی ئینفاقی لەسەر بکە، مەسرەفی بکێشێ و ئامادەش بۆ تەنازول کە لەوە شەو لە لای بمێنێتەوە. ئیدی بەو ئەو جۆرە نیکاحە. کاکی خۆم زەواجی میسیار لەوێوە هاتووە، بەڵام ئێستا بڵاوە. بەڵام زەواجی میسیار ئەوەی هەموو مەرجەکانی زەواجی تێدایە، بە شاهید، بە ئیعلان ئاشکرا بکرێت، شاهید هەبن، وەلی ئەمر دەبێ ئاگای لێبێ، و هەموو مەرجەکانی دیکەی تێدان، مارەیی، میرات، لێکدیگرتن، منداڵ بوون و هەموو مەرجەکانی تێدان. تەنیا ئەوەندەیە ئافرەتەکە بۆ بارسووکی مێردەکەی بۆی ئاسان دەکات، دەڵێ بۆ وێنە، دەڵێ نەفەقەی تۆم ناوێت، یاخود جارێوا تەنازول لە نەفەقە ناکە، دڵ نا من پێویستە نەفەقەم بکێشی، بەڵام شەو لە لامانەوەم ناوێ. پیاوەکە بۆی ناکرێت شەو لە لای بمێنێتەوە، دەڵێ من بە ڕۆژ مەسەلەن دەتوانم بێم 100 دانت بکەم و ئەوانە
یاخود شەرت نییە شەو هەر نەتوانێت بەڵام لەوانێ بڵێ مەسەن من هەفتەی دەتوانم دوو شەو بێم ناتوانم بەردەوام بێم ئەوەی دیکە ئافرەتەکە گرنگەوەی لە هێندێک لە مافەکانی خۆی تەنازول دەکا زەواجی میسیار ئەوەیە بەڵام شتەکانی دیکەی هەموو وەکو زەواجی دیکەوایە باشە مامۆستاگەر مەرجەکانی تیانە بوو ئەم مەرجانەکەیانە بوو دروست نییە هەموو مەرجەکانی دەبێت تێدا بێ دیارە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ ئەوە خۆی دەڵێ وەلی ئەمر پەچی ژنانانی لەسەر ناخرێ ئەگەر وەلی ئەمر سەرپەرشتیار ئامادە نەبوو مادام شاهید هەبن مادام ئیعلان بێ ئاشکرا بێ دروستە هەندێککە لە زانایان مەسن ڕایەکیان هەیە کە دەڵێ وەلی ئەمر ئەگەر هەبوو ئەگەر ئیعلانیش نەکرێ قەیدە ناکە بەڵام هیچ زانایەک نەیگوتووە بەبێ سەرپەرشتیار بەبێ ئیعلانکردن و ئاشکراکردن بەبێ شاهید گرتن دروستە هیچ زانایەک وای نەگوتووە جا تەماشا بکە ئەگەر مەرجەکانی ڕوکنەکانی هەموو تێدا بوون ڕوکنەکان جارێ یەکەم ئیجاب و قبول پیاوەکە بڵێ من ئامادەم هاوسەرگیری لەگەڵ تۆدا بکەم و ئافرەتەکەش قبول بکە شاهید هەبن سەرپەرشتیار هەبێ و ئیعلان بکرێ مارەی هەبێ ئەمجا دەمێنێتەوە ئەو مافانەی لە بینیاندا هەن ئافرەتەکە مافی لەسەر مێردەکەی دەبێ پیاوەکە مافی لەسەر ئافرەتەکەی دەبێ ئەگەر ئەو پیاوە لە هێندێک لە مافەکانی خۆی یا ئافرەتەکە لە هێندێک لە مافەکانی خۆی دەست بەرداریان بێ ئایا دروستە یان نا ئەوە خلاف و ڕازیایەکی لەسرە بەڵام بە پێی زانیاری من کە ئێستا لە یادمە و تەماشای سەرچاوەکانم کردووە زۆرێک لە زانایانی معتەبەری ئەم ڕۆژگارە بەجائیزیان داناوە بەڵام هەندێک دەڵێن دروستە بەڵام لەگەڵ پێناخۆش بووندا یعنی جائز مع الكراهة بۆ وێنە دکتۆر یوسف القەرضاوی و هەندێک لە زانانی دیکەی سعودیە بەڵام هەندێکیشیان دیارە بە قەدەغەی دادەنێن هەندێکیشیان تەوەقوفیان تێدا کرد وەکو ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ ناصرالدین ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ بە قەدەغەی داناوە ئەمن بە بۆچوونی خۆم بە ڕای خۆم پێم وایە کە ئەگەم مەرجەکانی هەموو تێدا هەبن بۆ ئەوە کە ئافرەتان نمێننەوە بێ ماڵ و مێرد پێم وایە مادەم ئافرەتەکە بۆ خۆی دەست بەرداری هێندێک لە مافەکانی خۆی بێ بەڵام بەبەرجێ مەرجەکانی کە هەموو تێدا هەبن ئەوە دروستە جابا لەگەڵ پێ ناخۆش بوونیشدا هەبێ بەڵام گرنگەوە دروستە ئەو هاوسەرگیریە بکرێت چونکە بەرژەوەندی ئافرەتەکانی تێدایە بەرژەوەندی پیاوەکەی تێدایە کە ڕەنگە خێزانەکەی نەخۆش بێ کەوت بێتە تەمەنەوە بەرژەوەندی کۆمەلگای تێدا هەیە کە ئافرەتان بێمێرد و بێ ماڵ و مێرد نەبن دوایی ئەو غەریزەی جینسی تووشی هەڵەیان بکە یعنی ئەمن پێم وایە کە ئەوە لە ڕەوایەتی و نزیکترە وەگە تەماشا ڕوحی شەریعەت بکەین ئەو ئاەتەی سوورەتی النیسائیش کە دەفەرمێ ولن تعديلوا بين النساء ولو حرصتم فلا تميلوا كل الميل فتذروها كالمعلقة ئێوە هەرچەند سوور بن ناتوانن دادگەری بکەن فلا تميلوا كل الميل بەڵام زۆر بەلایەکی چەندان مەچن فتذروها كالمعلقة ئافرەتەکە بەجێ بێڵن وەکو هەڵواسرا و نەهاوسەردار بێ نەبێ هاوسەر بێ هەروەها خوای پروردگار کە دەفەرمێ وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا والصلح خير ئەگەر ئافرەتێک ترسا لە مێردەکەی جنوحا أو إعراضا لێی لالود بێ یاخو پشتی تێ بکە گوناحیان ناگەتێ لە بینی خواندا سڵحکەن کە لە هۆی هاتنە خوارەوەکەیدا باس کراوەکە هەندێک دەڵێن ئەوە لەبارەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و سەودەی کچی زەمعەی خێزانیەوە خوا لێی ڕازی بێ هاتۆتە خوار کە سەودە ئافرەتێ گەیشتۆتە دەوری تەمەنی 80 ساڵ و ئەوانە دوایی گوێتی ئەی پێغەمبەری خوا سەڵات پێویستم بە سەرجەیی بە مێرد و ئەوە نیە هەموو کەوتۆتە تەمەنەوە بەڵام پێم خۆشە لەژێر نیکاحی تۆدا بم ئەگە سڵح بکەن لە بینی خۆیاندا گوناحیان ناگاتێ بە سڵحیش باشترە جا ئەمە ئاماژەیەکە بەوە کە ئافرەتەکە ئەگەر دەستبەرداری هەندێک لە مافەکانی خۆی بێ و لەژێر نیکاحی ئەو پیاوەدا بمێنێت و یاخود بتوان لەگەڵ پیاوێکدا هاوسەرگیری بکە بە هاوسەری دووەم و سێم و یاخود چوارەم بێ بە مافەکانیشی تەوا بۆ جێبەجێ نەبن بەڵام بێ هاوسەر نەبێ ئافرەتەکە گەر خۆی وای پێچاک بێ خۆی دەستبەرداری مافەکان بێ ئەوە مادام خۆی ڕەزامەندی لەسەری هەیە نیکاحەکە ئەو کاتە هاوسەرگیریەکە
ڕاستە ڕێکە لەگەڵ ئەوەشدا کە بڵێ ڕەنگە هێندێک دەرهاویشتەی خراپی هەبن بەڵام ئەو دەرهاویشتە خراپانی لەو جۆرە هاوسەرگیریە پەیدا دەبن کەمتر لەو دەرهاویشتانەی کە لەوەدا پێیا دەبن کە ئافرەتێک چەندان ئافرەت ببێ هاوسەر ببێنەوە. مامۆستا هەر پەیوەست بە مەسەلەی نیکاح و ئەم بابەتی گرێبەستەوە مامۆستا بابەتی چەند ژنی ئەمەش بابەتێکە کار دەچێت ئەم چوارچێوەوە یعنی ئەم چەند ژنیەش لە بینی ئیفرات و تەفریتە ینی ئەندازەیەک گیری خواردووە هەندێک پیان وایە کە هەر وەکو فەرزی عین وایە ینی لا پیاوێک چەند ژنێک نیکاحکە ئێترەوە توانە هەیە لە نیەتی لە ڕووی مادیەوە چوزام جەستەیەوە لە ڕووی تەندروستیەوە هەندێکی پیان وایە هەر ئەڵی گوناهە ینی بکرێ بەتابەتی لای ئافرەتان وا تەسەوورەکرێ چەند ژنی گوناهێک و پیاوەی کاریان دوجارە چێتە ناو ئەم گوناهەوە ڕێگە ڕاستەکە ڕێگە ڕاستەکە من ئەوەش لە کتێبی ئافرەت و خێزان لە سای شەریعەتدا بە درێژی باسم کردووە هەروەها لە نامیلکەیەکی کەشدا کە هیچێکە لە ئاڵلقەکانی زنجیرێ بابەتە هەنووکەیەکان لەوێدا پایەکانی خێزان و مەسەلەی چەند ژنی باش تێشکم خستۆتە سەر کەویش کاتی خۆی لە ڕۆژنامەی ڕۆژنامە کە گۆڕان دەری دەکرد لەوێدا بڵاو بۆ تۆ بە چەند ئاڵلقەیەک کاک پەیوەند مەسەلەی چەند ژنی تعدد الزەوجات بەڕاستی زوڵمێکی زۆری لێ کراوە من لەو دوو سەرچاوە کە ئاماژەم پێدان بۆیە ئاماژە بە سەرچاوەکان دەدەم چونکە من ئێستا چەند وشەی چەند ڕستێکی ڕاستە منش هەر وەکو فرسەتێک بەڵام دەمەوێت کەسێ بێوێت بە تێر و تەسەری تێبگا بگەڕێتەوە بۆ کتێبی ئافرەت و خێزان لە سای شەریعەتدا کە فەسڵێکم بابەتێکم لەو بارەوە باس کردو هەروەها لەو نامیلکەیە کە سەربەخۆ باسی ئەوم تێدا کردو زوڵمەکە لەوەدایە کە ئێمە جارێ ئەسڵەن ناوەکەیان بە غەڵەت لێ ناو دەڵێن فرەژنی من لەو دوو سەرچاوەدا باسم کردووە فرە یعنی زۆر بە لەهجەی لای گەرمیان و ئەوانە فرە بۆ شتێکە کە نەژمێردرێ دەڵێ چەند کتێبت بۆ هێنام دەڵێ زۆرم بۆ هێناویە فرە واتە زۆر ئەگەر چەندانە کتێبێک بن دەڵێ چەند کتێبێکم بۆ هێناوی چەند بۆ شتێکە بژمێردرێ بەڵام فرە بۆ شتێکە نەژمێردرێ لە ئیسلامدا هەتا چوار ئافرەت ڕەوایە کەواتە دەبێت بڵی چەند ژنی فرەژنی غەڵەتە یەک دوو فرەژنی لە ڕۆژ ئاوا هەیە کە کۆلکە نووسەر و کۆلکە ئەڵمانیەکانی ئێمە بێدەنگن لە بەرامبەر فرەژنی ڕۆژ ئاوادا فرەژنی ئەوروپایان پێچاتر لە چەند ژنی شەرعی موسڵمانەتی لەوێ فرەژنی هەیە کە من زانیاریم هەیە پیاو هەیە دەڵێ من 100 ژنم تاقی کردوێتەوە ژن هەیە 50 پیاو تاقی دەکاتەوە گوێ لێ ناڵێم هەموو ئەوروپا وایە بەڵام ژن و پیاو هەنوان هەر جارێ ئێستا هاوسەرگیری نەکردو ئافرەتەکە 50 پیاوی تاقی کردوێتەوە پیاوەکە 100 ژنی تاقی کردوێتەوە زیاتری تاقی کردوێتەوە لە خۆیانم بیستووە تۆ ڕەخنە لەوە بگرە ئەمما بە شێوەیەکی شەرعی بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو پیاوە دەچێتە پێش لە کەسوکاری ئەو ئافرەتە من هاوسەرم هەیە بەڵێ بەڵام پێویستم بە هاوسەرێکی دیکە هەیە یان هاوسەرم نەساقە یا هەر نەساقیشینە پێویستم پێ هەیە باشە ئەو ماڵە دەزانن ئەوە میردی کشەکەیانە و منداڵی بوو ئەو منداڵە دەزانێت بەشێ بڵێ بابە و چۆن دایکی دیارە بابیشی دیارە ئەمجا ئەو ئافرەتە نەفەقەی دەشێشرێ مەسرەفی دەچێتشرێ سەرپەرشتی دەکرێ ئەمە چ حیا و حورمەتێکە وانە زۆر شتێکی گەورەیە ئەوە لەکوێکە کابرا دەگاتە ئافرەتی لەگەڵ ڕادەبێرە دوای منداڵی بوو دەبێ فڕیدا یا بیخاتە دایانگاوە نازانێ بەشێ بڵێ بابە بۆ ڕەخنە لەوە ناگرن کە پێچوانی عەقڵ و مەنتیق و فیترەت و خوارزکە بۆ ئەوەی ئیسلام دایناوە کە ئەوی ئێستا بۆ تۆ شتێکی دەگمەن و پاشان من ئەو خوشکانەی کە ڕەخنە لەوە دەگرن یاخۆ لەسەر دڵیان زۆر قورسە من یەک پرسیاریان لێ دەکەم چەند ئافرەتیان پێشک دێ بێوە ژن قەیرە کچ بە تەمەن کە هاوسەری دەست ناکەوێ تۆ بۆ تۆ ماف بوو بە مافی خۆتە زانی هاوسەرت دەستکەوێ ئەم بە مافی ئەو خوشکانەی کەشتی نازانی وەکو من لە کاتی خۆی لە ڕۆژنامەیەکدا خوێنمەوە ئافرەتێک لە ئەوروپا ژیاوە هاوسەرگیری کردو بە پیاوێک کە ژنی دیکەی هەبووە ڕەخنەیان لێگر بوو ئافرەتەکە ناوێکی هەبوو نووسەر و شت بوو چۆنە تۆ وات کردو ڕەخنە لەوە دەگرت و ئەوش دەڵێ خوشتی خۆم ئێوەمانان کە ڕەخنە لە من دەگرن ڕەنگە مشکلەتان نەبێ
لەگەڵ هەر پیاوێک بەڵام من مشکلەم هەیە من پێم خۆش نەبوو بە حرامی پیاوێک لەگەڵم ئەو یان ئافرەتی دیکە هەبووە کە زۆر ڕەخنەی لەوە دەگرت لە چەند ژنی هەتا ژنێکی دەستکەوت هەتا مێردێکی دەستکەوت کە بوو بە ژنی سێهەمی کابرا یا ژنی چوارەمی مادام بۆ خۆی بێ قەیدێ ناکە بەڵام بۆ خەڵکە ڕەخنەی لێ دەگرێت ئەو بانەی کەوتو هەوایە ئەوەش یعنی من خەڵکی وان پێشک دێ زۆر دژی چەند ژنی بوو هەتا دوایی مێردێکی لێ هەڵکەوت کە کردی بە ژنی سێهەمی خۆی ئیدی دەنجی نەما چۆن شتێکە گە بۆ خۆت بێ چاک بێ بەڵام گە بۆ خۆشکەکانی کەت بێ خراپ بێ لە ڕاستیدا ئەوکو گوتم ستەمێکی زۆر دەکرێت لە مەسەلەی چەند ژنی باشە تۆ چارەسەرت چیە بوو ئەو ئافرەتانی کە یان بێوەژنن یا قەیرەکسن دەمێنەوە چارەسەرت چیە بۆیان بۆ ئەوە کە غەریزەی جینسی خۆیان تێرکەن چارەسەرت چیە بۆیان یان دەبێت زینا بکە یان دەبێت ڕازی بێ کە هاوسەری دۆم و سێمی پیاوێک بێت کە ماڵ و ئەوەی دیکەش هەیە ئەمە ئەوە حەقەش ئەوەکێ بەڵام ئەو پیاوەش کە زیاتر لە هاوسەرێکی هەیە بەڕاستی دەبێت زۆر بارقوڵ بێ و دەبێت دادگەر بێ و بە ئینساف بێ و نابێت کە ژنی دووهەمی هێنا هی یەکەمی لە بیر چێ ژنی سێهەمی هێنا دۆکانی کێ لە بیر چەند دەبێت هەر کامیشیان مافی خۆی پێ بدە بەڵام ئایا بە مەرج ژیراوە ڕەزا ئافرەتەکان ڕازی بنجە ئەوجا هاوسەری کە بێن نەخێر ئەو هەموو کتێبەکان مەگەر ئافرەتەکە لە کاتی گرێبەستی هاوسەر گیریەکەدا کردی بە مەرج کە نابێژنم بەسەر بێنی پیاوەکە دەی پابند بێ بمەرجەکەەوە بەڵام ئەگەر نەیکرد بێ بە مەرج پیاوەکە مولزەم نییە بڵێ وا باشتر ئافرەتەکەی ڕازی بێ بۆی هەراو کێشەی بۆ پەیانە بێ بەڵام ئەگەر ڕازی نەبوو قسەی کۆتایی بەدەست پیاوەکەیە فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع هاوسەرگیری بکەن لەگەڵ ئەو ئافرەتانی کە پێتان دەشێن حەڵاڵ و پاکن دوو سێ چوار یعنی ئەمە حەقە شەرعیەکەیەتی بەڵاوکو گوتم زۆر جار ئافرەت بۆ خۆیان زوڵم لە یەکدی دەکەن ئافرەتێک کە بەسەر ئافرەتێکی کە دەچێ زەخت لە مێردەکەی دەکا ئافرەتەکەی دیکە هەر نادیدە بگرێ ئافرەت بۆ خۆیان زوڵم لە یەکدی دەکەن باشە تۆ بەسەر هاتووی تۆ مافت هەبووە کە بەسەر ئافرەتە بێ مافی ئەوی شێکل ئەویش هاوسەری ئەو مێردەی تۆ بێ نابێ زۆڵم لە یەکدی بکەن و نابێ پیاوەکەیان مەسەلەن تەنگە تاو بکەن و ئیحراج بکەن بەڵێ مامۆستا چەمکێکی قورئانیمان هەیە بە ناوی قیوامە ئەم چەمکە ئەمیش تێڕوانین بۆی جیاوازە هەندێک پیاوان وات تەسەوریەکەن کە قیوامە بەمانای پلەیەکی پیاو بێ و پلە دوویی ئافرەت بەڵام قیوامە چییە و واروەها ینی ئەسڵی چەمکەکە چێتەوە سەر چی ئەسڵی چەمکەکە دەچێتەوە سەر ئەو ئاەتە مبارەکەی سوورەتی النساء الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم پیاوان سەرپەرشتیارن بەسەر ئافرەتانەوە بەهۆی ئەوە کە لە ماڵی خۆیان یان خرج کردووە بۆ هاوسەرگیری بۆ مارەیدان بۆ مەسرەف کێشان بۆ جێگە و ڕێگە دابینکردن بۆ پۆشاک و خواردنەوە بۆ دابینکردن پیاوان مەسرەف دەکەن یەک وبما فضل الله بعضهم على بعض وهۆی ئەوەشەوە کە خوا هەندێک لە پیاوان و ئافرەتانی بەسەر هەندێکیاندا هەڵبژاردووە یعنی پیاوان توانای جەستەییان زیاترە توانای عەقڵیان زیاترە ئافرەتان لە ڕووی جەستەوە نەرم و ناسکترن لە ڕووی دەنجیانەوە نەرم و ناسکتر لە ڕووی هەست و سۆزیانەوە بەهێزترن واتە خوا نەیفەرمووە بەهۆی ئەو کە پیاوانی بەسەر ئافرەتاندا هەڵبژاردووە بما فضل الله بعضهم على بعض ئەگەر پیاو عەقڵی زیاتر ئافرەتی ڕەحمی زیاترە ئەگەر پیاو دەنجی زەبەرترە ئافرەتیش دەنجی ناسکترە ئەگەر پیاو جەستەی بەهێزترە ئافرەتیش جەستەی ناسکترە بۆ خوا پیاوی وا خوڵقاندووە کە ئەرکە سروشتیەکانی خۆی جێبەجێ بکات بەو جەستە بەهێزە و بەو عەقڵە بەهێزە و بەو ئەوە ئافرەتێکی وا خوڵقاندووە ئەرکە سروشتیەکانی خۆی ئەرکە زگماکیەکانی خۆی ئەنجامدا هەڵگرتنی منداڵ لە سچیدا و دوای منداڵ بوون و دوای بەخێوکردن و شیرپێدانی ئەوانە جا قیوامە واتە سەرپەرشتیکردن خوا سەرپەرشتیکردنی خێزانی بە پیاو سپاردووە الرجال قوامون على النساء لەبەر ئەو دوو هۆکارەکە هەیە پیاو زیاتر ئەهلیەت و شایستەی ئەوەی هەیە کە سەرپەرشتی ماڵ بکە و لە ڕاستیدا ئافرەتێک لە ماڵێدا پیاوەکەی سەرپەرشتی نەکا و لەژێر سێبەری پیاوەکەی دانەبێ و مشوری لێ نەخوا هەست بە نوقسانی دەکا ئافرەت پێی خۆشە لە سایه پیاو دابێت خوا سروشتی ئافرەتی وا خوڵقاندووە تۆ تەماشای هەر تەماشای مسلمانان مەکە تەماشای ئافرەتانی دیکە بکە ئافرەت پێی خۆشە قۆڵی لە قۆڵی پیاوەکەی دابێ پێی خۆشە لە پەنای پیاوەکەی بێ
لەژێر سێبەریدا بێ ئاجا ئەوەی کە خوا دایناوە لە قورئاندا هەر هەمان شتە کە لە واقعدا هەیە ئەمە یەک ئەمما جاری وا پیاو ئەو ئەرکە سروشتیە بە هەڵە بەکاردێنێ وا دەزانێت سەرپەرشتیارەتیانی کوێخایەتی نابێ ئافرە قسە لە قسەیدا بکە نابێ مەسەڵ ڕاوێژی پێ بکە نابێ ڕای وەربگرێ ئەوە ناشەرعیە خوای پەروەردگار لە مەسەلەی لە شیر بڕینەوەی منداڵ لە سوورەتی ئەلبەقەڕەدا دەفەرمێ عن تراض منهما وتشاور بە پێ ڕازیبوونی ژنوێردەکە و بە پێی ڕاوێژیان ڕاوێژ پێکەوە بکەن و ڕازی بن ئەو جا منداڵە لە شیر ببڕنەوە ئایا 2 ساڵەکەی پێتەواو کەن شیری پێ بدرێ یاخود کەمتر یا مەسەلەن چۆن دەبێ ڕازی بن هەردووچیان و ڕاوێژ بکەن لە حاڵەدا کە لێشی ژیابوونەتەوە کەواتە پیاویش دەیە بزانێت چۆن سەرپەرشتی دەکات بە ڕاوێژکردن بە پرس و ڕاوەرگرتنی ژنەکە و پاشان پیاوەکەش وانە زانێت کە لە کەچکەچایەکەەوە هەتا کڕینی فەرشێک و هەتا گۆڕینی خانوەکەش دەبێ هەمووی مەسەلەن هەر ڕێی ئەو بێ و هیچ پرس بە ژنەکە نەکە نەوانە ینی زۆر لە کاروباری ماڵ با بۆ ژنەکەی بەجێ بێڵێ ینی کوردواری خۆمان دەڵێن پیرێژن پیاو یا سەر پیرێژنانە کە لە کەچکەچاچ بکۆڵێتەوە ئەو شتانە بۆ ژنەکە لێگەڕێ یاوجا پاشان بۆ شتە گەورەکانی ڕاوێژی پێ بکە ئەرێ ئافرەت ڕاتشی ئەمە ئاوا بکەین بەڵام قسەی کۆتایی بەدەست پیاوەکە مامۆستا سەبارەت بە ڕێکخراوی پیشەیی و مەدەنی و ڕێکخرا و حیزبی سیاسی دەنووسی لە کتێبەکەیە ئەم مەسەلەیە شتێک نییە تازە سەری هەڵدا بێ لە مێژووی 13 سەدەی دەوڵەت و کۆمەلگای ئیسلامیدا ئەو دیاردەیە زۆر گەشەی کردووە و زەق بۆتەوە حەزەکەی بزانین ئەوەش چۆنە هەنی مامۆستا چۆن ئاوا سەری هەڵداوە بەڵێ چۆن زەق جارێ هەر لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئەگەر تەماشا بکەین هەر لە کۆمەلگا کە ئەو کاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرپەرشتی کردووە کارەکان وردە وردە شکڵی خۆیان گرتووە بۆ وێنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی چێ دەیەوێ قورئان لە من وەربگرێ وەکو لە زاری منی وەرگربێ با لە زاری عەبدوڵای کوڕی مەسعودی وەربگرێ یا فەرموویەتی لە ڕووی قەضاوەتەوە فڵان کەس مەسەلەن ئاوە یا لە ڕووی فڵان یا لە ڕووی قورئان خوێندنەوە ئەبوو موسای ئەشعەری مەسەلەن ئاوە لە ڕووی جەنگاوەریەوە مەسەلەن خالیدی کوڕی وەلیدی ئیبراز کردووە لە ڕوویەکی دیکەوە یەکێکی دیکە لە هاوڵان یعنی ئیشەکان وردە وردە دابەش بوون بە پێی تەوزیعی ئەدوار دوای وردە وردە کە لە سەدەمی خلافەی ڕاشیدەدا ئەمجا دادوەریکردن قاضی هەبووە و فێرکردنی خەڵک کەس دانراون کە خەڵک فێرە قورئان بکەن فێرە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فێرە حەڵاڵ و حەرام فێرە شتەکانی دیکە جا ئەمە وردە وردە دوای وای لێ هات کە ئەوجا لە نێو کۆمەلگای ئیسلامیدا لە نێو کۆمەلگای موسڵماندا کەسانێک پەیدا بوون کە پسپۆڕ بوون لە قورئان فێری خەڵکردندا پێیان دەگوترا ئەلقوڕا ئەمە کتێبی گەورە گەورە هەن لەو بارەوە هەندێک لە زانایان پسپۆڕ بوون لە بواری سونەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام ناوێن ئەلمحەدیثون فەرمودەناسان هەندێک پسپۆڕ بوون لە تەفسیردا المفەسیرون هەندێک پسپۆڕ بوون لە مێژوودا المؤەرریخون هەندێک پسپۆڕ بوون لە شەرعزانیدا الفوقەها یعنی تەماشا دەکەی هەر لە کۆمەلگای یەکەمی ئیسلامدا وردە وردە هەندێک پسپۆڕ بوون لە بواری تەزکیەدا العارفون المتصوفون ئەهلی تەزکیە ئەمجا دوای لە کۆمەلگای ئیسلامیدا زانایان هەڵسان ئەو توێژانیان جیاجیا کردەوە مەسەلەن پزیشکەکان بەجیا نەقیبی خۆیانیان هەبوو ئەهلی تەسەوف سەرپەرشتیارێکیان هەبوو فوقەها کەسانێک هەبوون لە نێویاندا لە ڕووی تاریخەوە لە ڕووی قورئان خوێندنەوە یعنی ئیشەکان بەو شێوە دابەش کران کەواتە ئەوەی کە ئێستا پێ دەگوتێت ڕێکخراوە مەدەنیەکان کە بە پێی پیشەکان ڕێکخراوە مەدەنیەکان دروست دەکرێن و دوای لایەنی سیاسیش ینی کۆ عەباسیەکان شۆڕش دەکەن بەسەر ئومەویەکاندا حیزبێکی سیاسی بوون ڕێخستنیان هەبووە تەرتیباتیان هەبووە مالیە و داراییەکیان هەبووە و دوایی لە نێو دەوڵەتی ئومەویدا بەنو هاشم کە ئەوە دەکەن خەڵکێکی دیکە چەند جار شۆڕش دەکەن لە نێو عەباسیەکاندا هەموو ئەوانە ڕێکخراوی سیاسی بوون لە ڕاستیدا با وەکو زاراوی ئێستا ناوێن حیزب نەبوو بێ بەڵام بەکردەوە حیزب بوون
بەڵێ مامەستا چەند خولێکێک لەبەردەممان ماوە دوو پرسیاریشم ماوە سەبارەت بە کۆمەلگا نووسیت ئیسلام گرنگێکی زۆری بە کۆمەلگا داوە هەم لە ڕووی بنیاتنانەوە هەم لە ڕووی پاراستنیەوە ئەمەش بابەتێکی زۆر گرنگە ڕاستە جارێ لە ڕووی بنیاتنانەوە دیارە کۆمەلگای مسلمان کۆمەلگای ئیسلامی لەسەر بناغی ئیمان بنیاد دەدرێ بۆیە نەخوای پەروەردگار لە سوورەتی التەوبەدا کە دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار هەندێکیان دۆست و پشتیوانی هەندێکیانن دۆست و سەرپەرشتیاری هەندێکیانن فەرمان بە چاکە دەکەن ڕێ لە خراپە دەگرن نوێژ بەرپا دەکەن زەکات دەدەن فەرمانبەری خوا و پێغەمبەری خوا دەکەن ئەوانە خوا بەزەیی پیان دادێ دوای خوای متعال لە سوورەتی آل عمران دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ئێوە باشترین کۆمەڵن بۆ مرۆڤایەتی پەیدا کراوە هەروەها لە سوورەتی آل عمراندا ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر با لە ئێوەدا کۆمەڵێک هەبن یاخود ئێوە کۆمەڵێک بن بانگەواز بکەن بۆ چاکە فەرمان بە پەسەند بکەن ڕێ ناپەسەند بگرن و هەر ئەوانەش سەرفرازن کە ئەمە دەگونجێ بکرێتە بناغەیەک بۆ دروستکردنی هەموو هەر ڕێکخراوێکی مەدەنی و پیشەیی هەروەها هەر حیزبێکی سیاسیش چونکە خوا فەرمان دەکا دەفەرمی ئێوە کۆمەڵێک بن یا با لە نێو ئێوەدا کۆمەڵێک هەبن چونکە من ولتكن منكم دەگونجێ من بۆ هەندێک بێ دەگونجێ من بۆ ڕوونکردنەوە بێ مینی تەبعیضی یا مینی بەیانیە بێ ئەگەر بۆ هەندێک بێ واتە لە نێو مسلماناندا دەبێت کۆمەڵێکی وا هەبن یاخود ئەگە بۆ ڕوونکردنەوە بێ واتە مسلمان ئێوە دەبێت کۆمەڵێکی بەو شێوەیە بن کە چی بکەن بانگەوازکەن بۆ چاکە فەرمان بپەسەند بکەن ڕێ لە ناپەسەند بگرن هەر ئەوانش سەرفرازن کەواتە ئەسڵی بوونی مسلمانان ئەوەی دەبێت کۆمەڵ بن تۆکمە بن تونند و تۆڵ بن بۆیە ئەوانەی کە بە ناوی ئیسلام و بە ناوی شوێنکەوتنی سەلەفی ساڵحەوە ڕەخنە دەگرن لەلایەنە ئیسلامیەکان یا لە دروستکردنی حیزبی ئیسلامی لە ڕێخستنێکی ئیسلامی لە ڕاستیشتەکەی ئەوان بێدعەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ئەسڵدا کە هاوڵانی بەڕێزی پەروەردە کرد وەکو حیزبێک پەروەردەی کردن کۆبوونەوەی دیهێنیان هەبوو شوێنیان هەبوو کۆبوونەوەی دیهێنیان لێ دەکرد و دەرس و دەوریان هەبوو و تەوجیهاتی ڕاستەخۆ و پەروەردەکردن و گەشە پێدانی بۆیان هەبوو ئەمجا ئێستا مسلمانان کە لێک پڕژاون ئەجا خۆتو ناکری هەمان لێک ڕا پێکۆ کۆ بکەیەوە بەڵام لە هەر شوێن ئەگەر مسلمانان کۆمەڵیش بن پێکەوە بەڵام دیارە نەک لەسەر ئەساسی دەمارگیری ئەوە بەتاکید ئەوە هەر هەمان شتە کە پێغەمبەر کردوێتی عەلەیهی سەڵات وەسەلام کە لە ڕۆژگاری خۆیدا ئەو مسلمانانەی هۆنیوەتەوە و پەروەردەی کردوون و تێگەیاندون و پێگەیاندون جا ئەمە بۆ دروستکردنەکەی بۆ هێشتنەوەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمایشتی زۆرن وەخوای پەروەردگار زۆری فەرمووە کە مسلمانان دەبێت پێکەوە بن واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم وپێغەمبەر صلی الله علیه و سلم نمونەیەکی زۆر جوانمان بۆ دێنێتەوە لەو بارەوە کە دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتعاطفهم وتراحمهم كجسد واحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر جسد بالسهر والحمى رواه البخاري ومسلم بڕواداران لە یەکدی خۆشویستن و هاوسۆزی و پەرۆشیان وەکو جەستەیەک وان ئەگەر ئەندامێکی نەخۆش بێ هەموو ئەندامەکانی لێ دەجێڕنەوە بە شەونخۆنی و بە تالێ هاتن یعنی مسلمانی هەست بە ئازاری یەکدی بکەن هەست بە خۆشی و ناخۆشی یەکدی بکەن و لەو بارەوە دەقی هەم قورئان زۆرە هەم فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆرە بەڵێ بەمەسا بە کۆی بابەتەکە بەستینەوە بە مەسەلەیەکی بەرفراوانتر ئەویش یعنی کۆتا پرسیاری من ئەوەیە کە دیدی ئیسلام سەبارەت بە مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی چییە؟ خوای پەروەردگار لە قورئاندا وەکو لە پێشترش ئاماژەم پێدا هەموو مرۆڤایەتی بە درێژکردنەوەی یەک خێزان دادەنێ يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا أي خلقين إيومان لا نفسك هنا وتديك آدم هل لخويشي واتل جنسي خويشي هاو سركي من دروس كرد دوائي لو أنا وجنو بيوان وجناني شي زور من بزوي دا الله وكرنو دوائي دخوادو فرم فاتقوا الله الذي تساءلون به والأرحام پارێز لەو خوایە بکەن کە داوای پشتی پێلەیەک دی دەکەن والأرحام و پارێزیش لە پەیوەندی خزماتیەکان بکەن مەیان پچڕێنن وەخوا بەسەرتان و چاودێرە
ئێمە ئاوە تەماشای مرۆڤاتی دەکەین هەمووی لە باب و دایکێکەوە هاتووە هەمووی لە خێزانێکەوە هاتووە ئەوە یەک و پاشان خەڵک یان براتە لە دیندا یان وەک تۆیە لە ژیندا وەکو عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ لەو نامەیەدا کە بۆ ئەشتەری نەخاعی نووسی بوو کە کردبوو بە والی میسر گوتبووی الناس ئیما ئەخ لەکە فی الدین ئەو نەظیر لەکە فی الخەڵق خەڵک یا براتە لە دیندا یا وەک تۆیە لە دروستکراندا ئەویش هەر دروستکراوی خوایە و ڕۆڵەی ئادەمە بۆیە ئیسلام ئاوا تەماشای مرۆڤایەتی دەکات کە هەمووی لە یەک خێزانەوە هاتووە هەمووشی براو خوشتی یەکدیە لە ڕووی ڕەچاڵەشی دوورەوە و هەمووشی برای ئینسانی یەکدیە ئەمجا هەیە وێ ڕای برای ئینسانی برای نەتەوەییشتە بۆ وێنە کورد و هەیە برای دینیشتە ئەوە سێ چوار جۆرە برایەتی تێکەڵ دەبنەوە بەڵام ئەوە کە برای دینیشت نەبێ برای ژینیتە برای ئینسانیتە دەبێ حرمەتی ئەو برایەتیە بگریت کە خوای پەروەردگار کە لە چەند شوێن لە قورئاندا بۆمان باز دەکات ئێوە لە دایک و بابێکەوە هاتوون یا لە سوورەتی الحجراتدا يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم أي خلچين ئێوەمان لە نێرومەیەک هێناوەتە دی دوایدا بەشمان کردن بۆ چەند گەل و تیرەیەک تاکو پێک ئاشنا بن بەڕێسترتان لای خوا ئەوەیە کە پارێزکارتر بێ ئەمە بۆ سەرنجڕاکێشانی ئێمەیە کە تۆ بەو چاوە تەماشای خەڵکی نەکەی کە دوژمنتە بۆیە لە ئیسلامدا هەمیشە بە چاکە مامەڵەکردن لەگەڵ ئەوانی دیکەدا واتە ناموسڵماناندا بناغەیەکی زۆر گرنگە خوای پەروەردگار لە سوورەتی ممتەحیندا دەفەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم تقسطوا إليهم إن الله يحب المقسطين خوا ڕێتان لێ ناگرێ ئەوانەی کە دژی دینتان نین لەسەر دین لە دشتان نەجەنگاون ولم يخرجوكم من دياركم لە ماڵ و حاڵی خۆشتان و دەریان نەناون خوا ڕێتان لێ ناگرێ کە چاکەیان لەگەڵ بکەن ئەن توقسطوا إليهم واتە چاکەی مادیان پیان ببەخشن خوا پێبەخشەرانی خۆش دەبێن بۆچی دەفەرمێ ڕێتان لێ ناگرێت چونکە ئەم سوورەتی ممتەحینە لە جەوێکدا هاتوۆتە خوار کە مسلمانان لەگەڵ ئەهلی کوفردا لە سەنگەردا بوون بۆیە دەفەرمێ خوا ڕێتان لێ ناگرێ ها ئەوانش کە دژایەتیتان دەکەن ئەهلی کوفرن بەڵام مادام دژی دینتان نەبن و دژی ژینتان نەبن خوا ڕێتان ناگرێت چاکەیان لەگەڵدا بکەن کە هێندێک دەڵێن لەبارەوە هاتە خوار کە ئەسمای کچی ئەبوبەکر سیدیق دایکی کە مشریکە بوو لە مەکەوە هاتوو وەلای هەدیە بۆ هێنابوو ئەویش پرسی بە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وسەلام دایکم هاتووە دیاری بۆ هێناوم ئایا فەرمووی بکەمە ماڵێ خوا ئەو ئاتەیدا بەزان پێغەمبەری سەڵات فەرمووی بەڵێ سیلی ئوممەکی چاکە لەگەڵ دایکت بکە و هەدیە هێناوە تۆش هەدیە پێ بدە حورمەتیشی بگرە و حەقی با بە دایکاتی هەر لەسەرتە مامۆستا ئەڵقەیەشمان لە هەفتە چواریشمان کۆتایی هات ئینشاءڵڵا تەسەورەکەم کە کتێبەکە هێشتا بای ئەوە مابێ کە چەند ئەڵقەیەکی دیکەش لەسەری بڕۆین بابەتەکانی ناوی دوجار ئینشاءڵڵا بابەتی حوتەممان ماوە باسی تەبایی پێکەوە ژیان ئەوەش دەیەوێت مامۆستا ئەوش ڕەنگە لاباسیش بێنێ لەگەڵ خۆیان بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەیەشمان لە هەفتە چواریشمان تاکو بە گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بە خوای بەرز و باڵا سپێدی پاتان لەگەڵ